ڕۆژانە بیر بکەرەوە. سلف لە سەیارەدا بۆ مزگەوت بۆچی دەی بۆ مزگەوت؟ بۆچی عەمرە ئەکەی؟ بۆچی مزگەوتمان دروست کردووە 10,000 داوە؟ بۆچی گەنجێک ژنێنی 1000 پاوەنی بۆ ئەدەی؟ بۆچی کاتێ وەلیمە ئەکەی خەڵکی داوەت ئەکەی؟ بۆ ئەیکەی؟ بۆ ئەوەیە من وەصفت بکەم 10 ساڵ هەباء مەنسوورە. با من ئەگەر عیلمیشم زۆر بێ، با ڕەوان بێژ بم، با پارەدار بم، با خزم و کەس و کاری زۆرمە بێ، کە نیەتم فاسد بوو، بەو نیەتە فاسدە هەموو ئەو نیعمەتانە بەکارێنم بۆ خۆجوانکردنێکی کاتی و ئەڕۆین. ئینسان زۆر بیری لە مردن کردەوە بە شعورە بێت. 25 ساڵ، 30 ساڵ، 50 ساڵ کاتێ عیبادەت ئەکەی، بەڵام ئەگەر هات و بنەمای ئەساسی خانووەکەت بە هەڵەدانا پەنا بە ئەڵڵا کردەوەکانت لە ڕۆژی قیامەتە هەباء مەنسوورە، وەکو خۆڵی بیابان ئەچێتە ئاسمانە و هیچ شتێکت بۆ ناکرێت. بەڕێزان، بابەتی ئەمڕۆ بە ئەندازەیە گرنگە. ئیمامی بوخاری لە یەکەم فەرموودە هێناوێتی لە صحیحی بوخاریا دایناوە و لە ڕیاض الصالحین بە هەمان شێوە و پێوەرە بۆ هەموو کەسێکی سەرکەوتوو لە ژیانی دنیا. بەڕێزان، بەم پێوەرە لە ڕۆژی قیامەت ئەبەیتەوە، نەوەکو لەسەر مینبەر قسەت بۆ خەڵک کردووە، یاخود لە بزنسەکەتا سەرکەوتوو بوویتە، یاخود سیاسیەکی محەنەک بوویتە، یاخود باوکێکی باش بوویتە بۆ مناڵەکانت ناخوا. لە لای ئەڵڵا سوبحانەه وتەعالا ئەم نیعمەتە بۆ تو دەوری هەیە. بەڕێزەکەم، ئەویش بریتیە لە چی بەڕێزان؟ ئەم بابەتە ئەگەر زۆرتریش گوێت لێ بوو بێ و بە بەردەوام گوێت لێ بێ هەر کەمە. وەکو ئەوە دێتە بەرچاوم کاتێ پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێ ئەکثروا ذیکر هادم اللەذات، زۆر بیر لە مردن کەرەوە. ئینسان زۆر بیری لە مردن کردەوە بە شعورە بێت. شعوری فەنابوون زیندوت ئەکاتەوە، وات لێ ئەکا کە ئەم دنیاە هەر چەندێ جوان بێ جێیەشنی لە دوایە. بە جێیەشنەکەش بە چی ئیسلاح بێ؟ بە نیەت. بەڕێزان، بۆیە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمێ ئینەمە الأعمال بالنیات، ئێمە هەر چەندێک کردەوەمان زۆر بێ بە نیەت وەڵامی کردەوەکانمان ئەدرێتەوە. پێویست بەوە ناکا خۆتی لاکەی 25 ساڵ، 30 ساڵ، 50 ساڵ کاتێ عیبادەت ئەکەی، بەڵام ئەگەر هات و بنەمای ئەساسی خانووەکەت بە هەڵەدانا پەنا بە ئەڵڵا کردەوەکانت لە ڕۆژی قیامەتە هەباء مەنسوورە، وەکو خۆڵی بیابان ئەچێتە ئاسمانە و هیچ شتێکت بۆ ناکرێت. بۆیە نیەت زۆر گرنگە. بەڕێزان، هەروەکو ئیبن القەیم رحیمه الله، ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێ بێ قسەی جوانی ئەفەرمێ فهي رأس الأمر. نیەت چییە برام؟ سەری کردەوەکانە. وعموده وأساسه، کۆڵەکەی کار و کردەوەی مسلمان و ئیماندارە، و ئەو ئەساسەیە کە ئینسان بیناکەی لەسەر بنیادە. ناخۆشەویستان، بۆیە ئیبن القەیم رحیمه الله فەرمێ فهي رأس الأمر، ئەو نیەتەی کە لە سنگی من و توایە سەری ڕمەکەیە. وعموده وأساسه، کۆڵەکەیە. چۆن ئەم مزگەوتە لەسەر ئەم کۆڵەکە ڕاوەستووە؟ من و تۆش کردەوەکانمان لەسەر نیەتەکانمان ڕاوەستاوە. چۆن ئەڕۆی خان و دروستەکەی ئەڵێ ئەگەر زەویەکە گڵێکی خراپە با تێکەڵەیەکی تێکم، با شیشی بۆ ببەستم، دنگای بۆ ببەستم بۆ ئەوەی نەڕوخێتە سەرمان خانووەکە. ئاگال لە نیەتەکەت بێ بە قوربان، ئاگال لە نیەتەکەت بێ. براو خوشکی بەڕێزم، نیەت وامان لێ ئەکاکەوەها ئەبینە حولحولی، ئەکەوینە سەر کەفی دەریا بە وەسف و سەرای خەڵک ئەڕوخێین، فومان تێکەن وەک میزڵدان و ششڵدان کە بە زمانی ئێمە پێ ئەوترێ. دوای کە فز بووەوە هەموو خەڵک پشتت تێئەکا. ئەو نیەتەیە وا لە تۆ ئەکا بەرز بیتەوە لە لای ئەڵڵا سوبحانەه وتەعالا. و لەناو خەڵکیشە بە پێی نیەتەکەت هەر کاتێک نیەتت بۆ خوا سوڵحاو بوو، خوای پەروەردگار خۆی دیفاع لە کار و کردەوەکانت ئەکا. وأصله الذي يبنى عليه أو عليه يبنى، ئەو ئەسڵەیە کە شتەکانی لەسەر بنیادەنرێ. با من ئەگەر عیلمیشم زۆر بێ، با ڕەوان بێژ بم، با پارەدار بم، با خزم و کەس و کاری زۆرمە بێ، کە نیەتم فاسد بوو، بەو نیەتە فاسدە هەموو ئەو نیعمەتانە بەکارێنم بۆ خۆجوانکردنێکی کاتی و ئەڕۆین. بۆیە نیەتەکە هەموو شتەکانی لەسەر ئەساس ئەکرێ. بەڕێزان، ئاگامان لە نیەتمان بێت. ئەو نیەتە وات لێکا لە ڕۆژی قیامەتا براوە بی، سەربەرز بی، شکۆمەند بی لە ناو یار و یاوەرانی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام و کۆی ئومەتەکان. بۆیە عولەما ئەفەرمون کردەوەیەکی کەم بە نیەتێکی باشەوە بەرەکەتی تێئەخا، بەڵام کردەوەیەکی زۆر بە نیەتێکی فاشل زەرەرمەندت ئەکا لە دنیا و لە قیامەتا. بەڕێزان، بۆیە
فإنها روح العمل وقائده وسائقه. ابن قيم أفرميه روحي كردوا كانت روح بيويسة بوها مو بدنك أما يسمن روح امتيانا بيقصاكم إيشي مني ترشيتا قبرسان الروح شون قصت فيك ودست في الرأى وشينيو دم تقيت فيك وبيرت فيك تو رخنت فيك همو روحها او روحها بريتيا لشي روحي كردوا كانت بريتيا لنيتت رحمتي الله تليبي الروجانه بير بكروا سلفت لسياره دابو مزقود بوچی دي بو مزقود بوچی عمره اكي بوچی مزقود مان دروس كردو 10,000 داوا بوچی گنجيك جنه يعني 1000 باوني بو ادي بوچی كاتي وليمه اكي خلشي دعوت اكي بو ايكي بو اويا من وصفت بكم دصل كمن رويشتم بو قيامه كردوا كان لا من ابي ورقريتو كمن مردوم بويا ابن قيم رحمتي خويلي بأفرميه اما بريتيا لروحي كردوا كان بريتيا لفرماندي كردوا كان بريتيا لرانندقي كاتيك سواري قتاريك ابي ام قتار عاصنا قوراء الروا هيش خمدني الله سايق يا باش لي اخوريت ناتي تناو لولا بويلريك وتياري متنا وك بويلري وايا بو عاصمانو بوشي امن وامان مان هي سيقه مان بسايقه كي هي براي برزم سيقي خود بدل دس نيتك اقال لنيتد بي برزكم او نيتوا امان ليك امان جينيتك ناريكي ارام هر كاتيك بزاني سايقك لناو تيارك يا اخوار دويتي با الله قسم باشترين لجوري بزنس كلاس تقريبا ناويري سركوي كورالي بابا ولو عاصمانه شلون سرخوشه تواني اليوم خوري اگر بزاني سايقك لبيشو كيشي هي لقل هاورك والله ناويري سركوي نيتك اما 50 سال امان هيني وامان با امان هيني وامان با ابي اقامان لنيتكان مان بي